ئەو پیاوە بەڕێزە جەنابی کاگاکۆی عەباس ئاغا حەقی لەسەر خەڵکێکی زۆر هەیە، چونکە بەڕاستی پێی بەتەنگ خەڵکەوە بوو، بەدەم خەڵکەوە دەچوو، هەر کەسێک گرفت و کێشەیەکی ببوایە ئەوەندی لە توانایدا هەبوایە کەوەی من ئاگادارم داوایان لێ کردبایە خۆ پێی زانی با بەدەمیەوە دەچوو. من بۆ خۆم بە شخصی خۆم بە قەرزاری دەزانم کاتی خۆی کە لەلایەن ئەمریکایەکانەوە بە زوڵم گیران کاگاکۆی عەباس ئاغایەکێک بوو لەوانەی کە زۆرترین جوهدی کرد، زۆر ماندوو بوو، زۆر هەڵسا و ڕۆیشت و دانیشت و کاری کرد و ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە خوای پەروەردگار خێری لێکردینەوە هەوڵ و خۆشەکانی ئەو بوو بێت. هەڵوەتا من ئاگادارم کە زۆر جار جەنابی کاگاکۆ لە سوڵح و پێکهاتنی عەشیرەتاندا بنەماڵاندا خەڵکدا بەشدار بووە. ئێمەش عیبرەتێک کە دەبێ وەری بگرین بە لە دەستدانی پیاوێکی ئاوا ئەوەیە کە ئەو ئاەتە مبارەکەی سوورەتی یاسینمان بێتەوە یاد کە خوا دەفەرمێ وەنەکتوب ما قەدەموا وآثارەهم، ئەوە دەنووسین کە پێشیان خستووە و شوێنەوارەکانیشیان.